بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 106. بابەتی نواندنی لێدەرکردنی ژمارە تەواوەکان. نواندنی لێدەرکردنی ژمارە تەواوەکان هێمایەکان ئەو بازنە زەردە بۆ ژمارە 1 پۆزیتیڤ، بازنە سۆرەکەش ژمارە 1 نێگەتیڤ. ئەگەر دوو لەو بازنانەم هەبوو یان لەو پەپکانە کە لێرە ناویان نایە پەپکە، کەواتە دەبیتە 0. کەم 1 و کۆ 1 دەبیتە 0. بەهای بڕێک ناگۆڕێ ئەگەر 0 لۆ زیاد بکەن یان 0 لێ کەم بکەم. واتە ئەگەرە من دووم هەبوو کۆ 0 هەردەکا 2، ئەگەر دووم هەبوو بۆ وێنە کەم 0 ئەویش هەردەکا 2. هیچ بەهایەکەی ناگۆڕێ. ئەوەی دەزانین هەموو کەس. لێرە ئەم کۆمەڵە پەپکانە 3 جۆرە ڕێکخستن نیشان دەدا بۆ نواندنی ژمارە 2. ئەگەر لێم بپرسن ژمارە 2 بنوێنە، یەکێک دەچی 2 بازنەی زەرد دروست دەکا، یەکەش کە ڕەنگە 3 بازنەی زەرد دروستکە لەگەڵ 1 بازنەی سۆر. ئەوجا ئەو بازنە زەردە لەگەڵ ئەو بازنە سۆرەی دەبیتە 0، دیسان دەمینێ 2. یەکەش کە 4 بازنەی زەرد دروست دەکا لەگەڵ 2 سۆر، ئەو زەردە و ئەو سۆرە لەگەڵ 1 دەبنە 0 و دیسان ئەوەش لەگەڵەوە دیسان دەمینێتەوە ژمارە 2. یەکەش کە پاشان نووسرایە 2 ڕێکخستنی دیکە نیشان بدە بۆ نواندنی ژمارە 2. ئەمن ئەوەم دروست کردیە بۆ وێنە 5 دانە زەرد لەگەڵ 3 دانەی سۆر، بۆ وێنە ئەو زەردە لەگەڵ ئەو سۆرەی دەڕوا دەبتە 0، ئەوەش لەگەڵەوەی دەبیتە 0، ئەوەش لەگەڵەوەی دەبیتە 0. هەر دەمینێتەوە 2 یان بەو جۆرەی، ئەوە لەگەڵەوەی دەڕوا ئەوەش لەگەڵەوەی دەڕوا دیسان دەمینێتەوە 2. کەواتە ڕێگا زۆرە لۆ دروستکردنی ژمارە 2 بە نواندن بەهۆی پەپکە ڕەنگە و ڕەنگەکان. ئەو کۆمەڵە پەپکانە 2 جۆرە ڕێکخستن نیشان دەدەن بۆ نواندنی کەم 2. کەم 2 یەکسەر 2 بازنەی یان پەپکی سۆر، کەواتە کەم 2 چونکە هەر یەکەیان کەم 1، کەم 1 و کەم 1 دەبیتە کەم 2. یان 5 دانەی سۆر و 3 دانەی زەرد کە ئەو سۆرە و ئەو زەردە دەڕۆن دەبنە 0، دیسان دەمینێتەوە 2 کەم 2. یان بۆ وێنە 4 سۆر و 2 زەرد، ئەوە لەگەڵەوەی دەڕوا دیسان دەمینێتەوە کەم 2. یان 5 سۆر و 3 زەرد، ئەو سۆرە لەگەڵ ئەو زەردەی دەڕوا، ئەو سۆرە لەگەڵ ئەو زەردەی دەڕوا، ئەو سۆرش لەگەڵ ئەو زەردەی دیسان دەمینێتەوە 2 دانەی سۆر. کەواتە ئەوەش هەر ڕاستە، هەرکوو بنوێنین. دەتوانیت هەندێک پرسیاری لێدەرکردن بنوێنی بەلابردنی هەندێک لە پەپکەکان. بۆ وێنە ئەگەر 8م هەبوو و 3 دانەی لێ بڕوە، 8 زەرد 3 زەردی لێ بڕوە، کەواتە 3 زەرد ڕۆیشت ماوە 5 زەرد، واتە 5 پۆزیتیڤ. 5 پەپکی زەرد واتە 5 دانە، 5 هێمای کۆی لە پێشە، بەڵام پێویست ناکە بنووسین. ئەگەر 8 دانە پەپکی سۆرم هەبوو واتە کەم 8، 3 دانە پەپکی سۆر ڕۆیشت بە هەمان شت، دیسان دەمینێتەوە 5 دانە پەپکی سۆر واتە کەم 5. ئەوەش لە کاتی لێدەرکردن. لێرە نووسرایە ببورن، لێرە نووسرایە هەموو کردارێکی لێدەرکردن بنوێنە. 6 پەپکی زەرد، 5 پەپکی سۆریش، چونکە کەمە. ئەگەر ئەوە زەرد بی ئەوەش سۆرەکانیش 5 بی کووە. 6 دانە زەرد، ئەو زەردە لەگە ئەو زەردەی دەڕوا لەگە ئەو سۆرەی، ئەو زەردە لەگەڵ ئەو سۆرەی، ئەو زەردە لەگە ئەو سۆرەی، ئەو زەردە دەمینێتەوە 1 دانە
واتە ئەنجامەکە دەکاتە یەکسانە بە یەک پەپکی زەرد، یەکی پۆزیتیڤ. لێرە لە کاتی هەبوونی دوو هێمای کەم لە تەنیشتێک تۆزێک زەحمەتە. لەو کتێبەی لە لاپەڕەکەی دی بە جۆرەی تۆزێک هەز دەکەم زەحمەت شیان کردیتەوە، ئەمن بەو جۆرەی ناکەم بە جۆری کتێبەکەی، بەڵکو ئەگەر هاتوو دوو دانا کەم لە دوویەک هات و کەوانش هەبوو، ئەمن ژمارەکان ئەوها دەنووسم. ژمارە یەکەم کەم 6 وەکو خۆی، بەڵام لێرە کەم لێرەش کەم دەیکەمە کۆ و 5 وەکو خۆی دەنووسمەوە. ئەوها زۆر ئاسانە ئێستا نواندنیان، کەواتە کەم 6 واتە 6 پەپکی سۆر، کۆ 5 واتە 5 پەپکی زەرد، 1 2 3 4 5. ئەوجا ئێستا ئەوە لەگەڵەوەی دەڕوا، ئەوە لەگەڵەوەی، ئەوە لەگەڵەوەی، ئەوەش لەگەڵەوەی، تەنیا یەک دانە پەپکی سۆر دەمینێتەوە، واتە ئەنجامەکە یەکسانە بە کەم یەک. ئەمن هەز دەکەم ئەوها ئاسانترە نواندن. ئێستا بچمە لای لاپەڕە 107. لاپەڕە 107 چونکە ئەمن ئەو ڕێگایم زۆر پێ باش نەبوو، لێرە ئەو ڕێی کە لێرە نواندنەکە کرایە، ئەمن هەز دەکەم بۆ وێنە کەم 6 و کەم 3، کەم 6 واتە 6 پەپکی سۆر، پاشان کەم 3 پەپکی سۆری دیکەش دانێم لە تەنیشتی، ئەوە باشتر دەبوو لە جیاتی ئەو ڕێگایی کە لە کتێبەکەی ڕوونکرا، و دەبیتە کەم دانا 9 دانا پەپکی سۆر. بەڵام لێرە ئەو ڕێی ئەمن باس ناکەم، ئەگەر دەتەوێت خوێندکاری ژیر بە خۆت ئەو ڕێگەی بخینە و بە تێگەیشتنی خۆت سوودی لێ وەربگرە، بەڵام ئەمن هەز دەکەم دەبوایە ئەو ڕێیە نەبووە، چونکە نووسرایە کەم 6 و کەم 3 واتە 6 پەپکی سۆر و 3 پەپکی سۆر دەکاتە 9 دانا پەپکی سۆر. ئێستا هەموو کردارێکی لێ دەرکردن بنوێنە. 6 پەپکی سۆر و 5 پەپکی سۆر بێگومان دەبی بکاتە 11 دانا پەپکی سۆر، واتە یەکسانە بە کەم 11. ئەوە نواندنەکەی بەو شێوەیە. 4 و 7 واتە 4 دانا پەپکی زەرد، 7 دانا پەپکی سۆر. لێرە ئەوە لەگەڵەوەی دەڕوا دەمینێتەوە 3 دانا پەپکی سۆر، واتە کەم 3. لێرە هەروە 5 چونکە دوو کەم لە دوو یەکات، ئەمن ئەوهای دەنووسم 5 کۆ 6 واتە 5 دانا پەپکی سۆر و 6 دانەش پەپکی 5 دانە پەپکی زەرد و 6 دانەش پەپکی زەرد، کەواتە ئەمن لێرە ئەوانش دەکەمە زەرد، هەتا ئاسان بە ئیشەکەم، چونکە بەڕێی کتێبەکەی هەندێک زەحمەتە. 1 2 3 4 5 6. ئێستا هەمویان دەکەنە چەند؟ 5 و 6 بێگومان دەکاتە 11 دانا پەپکی زەرد. ئەو پرسیارەش بە هەمان جۆر دەینووسمەوە کەم 2 کۆ 3 واتە 2 دانا پەپکی زەرد یان بازنەی زەرد و 3 دانەش سۆر، 2 دانەی سۆر 3 دانەی زەرد. ئاسان نییە. لێرە ئەوها زەرد 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 3 دانە، 2 دانەی سۆریش ئێستا ئەو سۆرە لەگەڵ ئەو زەردەی دەڕوا، ئەو سۆرەش لەگەڵ ئەو زەردەی دەڕوا، دەمینێتەوە یەکسانە بە 1 دانا پەپکی زەرد. ئەوە هەتا ئێرە هیوادارم باش بی. ئێستا دێمە لای بیرکردنەوە و تاوتوێکردن. چۆن پرسیاری لێ دەرکردنی 0 کەم 5 دەنوێنی؟ بە ئەوەی بە یەکەوە چاکەین، چونکە زۆر ئاسانە. ئێستا چای دەکەم. ئەگەر 0م هەبوواتە هیچ پەپکەم نییە، هیچ بازنەم نییە،
تەنیا 5 بازنەی سۆرم هەیە 1 2 3 4 5 و ئەنجامەکەشی هەردەکا کەم 5. ئایا گرنگە کە چەند جووتەی بێلایەن زیاد بکری؟ ئەوە ئەمن گوتم بەو جۆرەی شیکار ناکەم کەواتە ناتوانم وەڵامی ئەو پرسیارەی بدەمەوە. زیادکردنی جووتەی بێلایەن هەست دەکەم سەر لێ شێواندنە. پرسیاری 3 ئایا وەڵامی 2 کەم 3 یەکسانە بە وەڵامی 3 کەم 2؟ بێگومان نا. دەتوانین ڕووبکەینەوە لێرە 2 کەم 3 ئەوها دەینوێنم لێرە 2 واتە 2 دانەی زەرد و کەم 3 واتە 3 دانەی سۆر، وەڵامەکە دەکاتە 1 دانەی سۆر واتە کەم 1. وەڵامەکە لێرە کردیە کەم 1. ئەدی ئێرە کو بنوێنم ئەوها دەینوێنم 3 دانەی زەرد و 2 دانەی سۆر. ئەو زەردە و سۆرە دەڕۆن دەبنە 0 1 دانەی زەرد ماوە واتە وەڵامەکە یەکسانە بە کۆ 1 کاتە دوشتی جیاوازن کەم 1 لە چێ کۆ 1 لە چێ دوشتی زۆر جیاوازن کاتە هەمیشە دەبی ئاگام لێبی ژمارەکانم کو ڕیز کراینە. هەوڵ بدە ڕێسایەک ببینەوە ئەو ئیشی خوێندکار نییە ڕێسای ببینتەوە دەبوایە لەو کتێبەی ڕێسایەکە ببینەوە و نیشانی خوێندکارانی بدەن. پەبکەی ژمارە تەواوەکان بەکاربینە بۆ نواندنی هەر پرسیارێکی لێ دەرکردن و شیکارکردن. کەواتە ئەمن دێمە ئێرە 4 کەم 2 واتە 4 پەبکەی زەرد 2 پەبکەی سۆریش ئێستا ئەوە لەگەڵەوەی دەڕوا دەمێنێتەوە یەکسانە بە 2 چونکە تەنیا 2 زەرد ماوە. پرسیاری چونکە 4 ئاسانە ئەوەش چا دەکەم پێشی ئەوەی بچمە لای پرسیاری 2 کە هەست دەکەم زەحمەت بوو. پرسیاری 4 3 کەم 4 3 دانەی زەرد 4 دانەی سۆر ئەو دوانە لەگەیەک دەڕۆن دەمێنێتەوە تەنیا یەکی سۆر واتە یەکسانە بە کەم 1 یەکسانە بە کەم 1. پرسیاری 7 ئەویش ئاسانە ئەگەر لێرە چای کەم 5 دانەی زەرد 1 2 3 4 5 3 دانەی سۆر 1 2 3 ئەوانە لەگەر یەک ڕۆیشتن ماوە 2 دانەی زەرد واتە یەکسانە بە کۆ 2 دانەی زەرد. ئێستا پرسیاری ژمارە 2 تۆزەک ئاسان نییە پێشتر دەبی تۆزەک چاچی کەم ئەوجا نواندنەکەی دروست کەم. پرسیاری 2 ژمارە یەکەم کەم 4 وەکو خۆی دەنووسمەوە بەبێ دەستکاری بەڵام لێرە چونکە 2 دانەکەم لە 2 یەک هاتێ دەیکەمە کۆ ئەوجا دەنووسم 2. ئێستا لە کاتی نواندن ئەوها دەینوێنم 4 دانەی سۆر 1 2 3 4 2 دانەی زەردیش 1 2 ئێستا ئەو سۆرە ئەو زەردە ڕۆیشتن ماوە 2 دانەی سوور واتە کەم 2 کاتە وەڵامەکە لێرە دەکاتە کەم 2 یەکسانە بە کەم 2. تەنیا نواندنەکەیان لە منویست. پرسیاری 3 دیسان یەکسانە بە کەم 2 یەکەم ئەوجا کەم جاران کەم لێرە دەبیتە کۆ 3 ئەوجا ئێستا نواندنەکەی دەکەم 2 دانەی سۆر چونکە لێرە کەم 2 دانەی سۆر و 3 دانەی زەردیش 1 2 3 ئەوجا ئێستا ئەو زەردە و ئەو زەردە ماوە 1 دانەی زەردواتە ئەنجامەکە دەکاتە کۆ 1.
سفر و سێ ئەوە زۆر ئاسانە، ئەوەی دروست ناکەم تەنیا سێ دانەی سۆر دروستکە و هەر ئەنجامەکەشی هەر سێ دانەی سۆرە. پرسیاری نۆ دیسان لێرە 6 وەکو خۆی دەنووسمەوە کەم و کەم دەبیتە کۆ 4 واتە 6 دانەی زەرد و 4 دانەی زەرد دروست دەکەم یەکسانە بە 10 دانەی زەرد. لێرەش پرسیاری 8 کەم سەیەکەی وەکو خۆی دەنووسمەوە ئەویت کە دەبیتە کۆ 5 سێ دانەی زەرد دروست دەکەم، سێ دانەی سۆر ببورن 5 دانەی زەردیش 1 2 3 4 5 ئەوجا ئێستا ئەو دوانە ڕۆیشتن 2 زەرد مایەوە واتە ئەنجامەکە یەکسانە بە 2 پۆزیتیڤ. ئەوە ڕێی منە لۆ شیکارکردن و نواندنی ئەو جۆرە پرسیارانە. هیوادارم کە ڕوون بی، ئەگەر نابێ گومان هەموو کەس سەربەستە لە هەڵبژاردننی ئەو ڕێگەیە و ئەو نواندنەی کە بەخۆی پێی باشە و لێی زیرەکە. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیە چێ نوێ هەر بژی.